ئێستا ئێمە لە چوارڕیانی ئیسکانی لە شاری هەولێر بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر ڕاگەندراوێکی بڵاو کردوتەوە تێیدا هاتووە کە لەم شەوەوە لە دوای کاتژمێر 12 شەوەوە ئەو کامێرانەی کە لە چوارڕیانەکاندا هەن بۆ ماوەی 10 ڕۆژ وەکو تێست کاریان پێدەکرێ و تاوەکو حوتی دوو ئەم کامێرانە لە تێستدا دەبن و چوار جۆر سەرپێچی دەگرن. با من ئەو سەرپێچانتان پێ بڵێم کە ئەم کامێرانە دەیگرن. سەرپێچی یەکەم ئەوەیە کە تۆی شۆفێر لە سوور بدەیت کاتێک چرای ترافیک لایتەکان سوورە شۆفێر لێی بدا ئەمە یەکێک لە سەرپێچەکانە کە ئەم کامێرەی دەیگرێ. سەرپێچی دووەم ئەوەیە کە کاتێک کە گڵۆپەکە سەوزە تۆی شۆفێر بە خێرایەکی زۆر دەڕۆی کە ئەم خێرایی ڕێگە پێدراو نیە بۆ ئەم شەقامە بۆ نمونە ئەگەر شەقامەکە خێرایەکەی 60 بێ شۆفێر لە 70 یان لە 80 بڕوە ئەمە ژێکێک لە سەرپێچەکان کە دەیگرێ. سەرپێچی سێم بریتێ لە ئەوەی کە شۆفێر لە کاتی وەستان هێلی پەڕینەوە ببەزێنە و لەسەر ئەو هێلە ڕاوەستە کە هێلی پەڕینەوەی هاوڵاتیانە. سەرپێچی چوارەمیش کە دەیگرێ بریتێ لەوەی کە شۆفێر لە لای ڕاستی شەقام بۆستێکە ئەم سایدە بە ئەو کراوەکە شۆفێران بسوڕێنەوە کە سوڕانەوە لەو کاتە ڕێگە پێدراوە بەڵام لە کاتێک کە چرا سوورە و شۆفێرش ئەو سایدەی گرتووە غرامەکەی بۆ دێتەوە. بەڵێ 15 کامێرە لە شاری هەولێر تاوەکو حوتی مانگ وەکو تێز دادەنرێن لە دوای ئەو حوتی مانگەوە واتە بە دیاریکراوی لە 8 مانگەوە ئەم سەرپێچیانە بە فەرمی تۆمار دەکرێتواتە ئەگەر لە دوای حوتی مانگەوە سەرپێچی بکەیت دەبێت پارە بدەیت. ئەو شەقامانەی کە لە شاری هەولێر ئەو چوارڕیانانە کە تاوەکو ئێستا بۆ تێست دانراون 15 چوارڕیانن ئەوانیش چوارڕیانی ئیسکانە چوارڕیانی باس چوارڕیانی زەیتون چوارڕیانی خانزادی سۆران چوارڕیانی ئەکرەم منتیک چوارڕیانی سێتاقان چوارڕیانی ڕزگاری و چوارڕیانی نەورۆز چوارڕیانی ڕێگای گوڵان کە بە ئەبوشەهاب ناسراوە چوارڕیانی ئەبوشەهاب هەروەها چوارڕیانی شێخی چۆڵی و چوارڕیانی جیهان چوارڕیانی سەربەستی چوارڕیانی مامۆستا سعد عەبدوڵڵا هەروەها چوارڕیانی سوڕانەوەی 40 مەتری پێش شیرینی عەشتار هەروەها سوڕانەوەی 100 مەتری پێش مزگەوتی جەودەت ئەسعەدی. بەڵێ بڕیارە ئەو بڕیارانی کە وەزارەتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر داوێتی تاوەکو حوتی مانگ ئەم چوارڕیانانە بە تێست ئەم سەرپێچانە دەگرن لە دوای ئەوەوە لە 8 مانگەوە ئەو سەرپێچانە بە فەرمی دەژمێردرێن و ئەگەر شۆفێر ئەو سەرپێچانە بکە سزا دەدرێت و دەبێت پێبژاردن بدات.